Hello everyone, hello my dear students, I hope you're all doing great. Today we are going to study page 83 in your class book, lesson 4, which is grammar, and also lesson 5 we have a reading. After that we are going to study grammar friends. We have some exercises and we also have the third review number 3. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی من لەوانەی ئەمڕۆیە لاپەڕە 83 و 84 کلاس بووکە خوێنین هەروەها گرامە فرێندیش چەند ئەکسسایزێکمان هەیە شیکاریەکەین بەیەکەوە. Listening 79. Listen and read. Who could be giving the advice about exercise? Do you have to exercise every day? Yes, you do. It's very important to do some exercise every day. You don't have to go to the gym or do a sport every day, but it's a good idea to go for a walk or a run. You have to use your body to keep it healthy. ئێستاش بزانین ماناکەی بە کوردی چییە؟ هەموو کاتێک پێشەوەی بابەتێکی گرامە شەرحکەین لە پێش ئەوە چەندی ڕێخوێندنەوەمان هەیە کە ڕستەکانی وشەکانی گرامەر بەو شێوازەتیای بەکار هاتووە کە تۆ لە دوای ئەوە کە ئەیخوێنی واتە ڕەبتی بەیەکەوە هەیە بۆ نمونە لێرە هاتوومان هەیە لێرە شوا بە هەمان شێوە چەند نمونەیەکی هاتوو یا هاتوو با بخوێنینەوە و بزانین واتاکەی چییە و پەیوەندی چییە بەم گرامەرە و سوودی بەکارهێنانی هاتوو چییە. وەکو ئینتەڤیوێک وایە وەکو مقابلەیەک وایە پرسیار لەم پیاوە ئەکەن ئەڵێن Do you have to exercise every day؟ ئایا تۆ ئەبێت هەموو ڕۆژێک ڕاهێنان بکەی؟ ئەویش ئەڵێت Yes you do. بەڵێ بێت هەموو ڕۆژێ بیکەی. It is very important to do some exercise every day. زۆر گرنگە کە هەموو ڕۆژێ هەنە exercise بکەی. You don't have to go to the gym or do a sport every day. پێویست ناکە هەموو ڕۆژێ بچی بۆ جیم و یەکێک لە جۆرەکانی وەرزش بکەی سپۆرت بکەی. But it is a good idea to go for a walk. بەڵام بیرۆکەیەکی باشە ئەگەر مەسەلەن تۆ ئەگەر هەموو ڕۆژێ نەچی بۆ جیم و یەکێک لە سپۆرتەکانیش نەکەی بیرۆکەیەکی باشە کە بڕۆی بە پیاسە چۆن هەناوێک بڕۆی ئۆ ئەڕوان یان بەڕاکردن. You have to use your body to keep it healthy. تۆ پێویستە گیانت جسمی خۆت بەکار بێنیت بۆ ئەوەی با تەندروستی بیهێڵیتەوە. مەبەستی لە بەکارهێنان چییە؟ مەبەستی لەوەیە کە تۆ بێ ڕۆژانە بجوڵەی ڕاهێنان بکەی بۆ ئەوەی هەڵسی بمێنیتەوە. ئێستاش بابەتێکی تری گرامەرمان هەیە کە ئەویش هاتووە بابەتێکی زۆر ئاسان و زۆر خۆشە و لە قسەکردنیشە زۆربەی جار پێویستمانە بێت. Use have to talk about something that is or was necessary. ئێمە هاتوو بەکارهێنین بۆ باسکردنی شتێک کە گرنگە یان گرنگ بووە. Kali, for example, when you say you have to use your body to keep it healthy, you have to. Basi استعكي بونمنا لقلك كقساكي باشا من لقلك اللي خنت كاركان ما قساكم بيلم you have to use your body to keep it healthy. تو بيستا جسمي خو بكار بني وراهنان بكي بوي تندرز بماني تو. باسي استعكم. والله مگر هاتو بلم بونمنا اتوانا بلم you had to go to visit a doctor. بۆیە بچوویتە دکتۆر ببینیت بۆیە بچوویتە سەردانی دکتۆرە بکردایە لەبەرەوە هافتوو لە پرێزنت بەکارهێنی هاتوو بە بەسکردنی شتێک بەکارهێنی کا پەیوەندی بەڕابردووەوە هەیە و ئەبوایە ئەو شتە بکرایە و گرنگ بووە کە بکرایە. ئەی پرسیارکردن چۆنە سەرکە واز لەم دووە بێنن لێرەوە بیخەنەوە You have to exercise every day. question markەکە لابن لە مێشکی خۆتانە دووەکەش لابەرن بڵێ You have to exercise every day. تۆ هەموو ڕۆژێکە بێ exercise بکەی. ئەگەر ئەم ڕستەیە بکەی بە پرسیار چیەکەی تەنها دوو ئەخەیتە پێشێوە. ئەڵێ چی؟ Do you have to exercise every day؟ جوابەکەشی مادەم بە دوو پرسیارمان کردووە بە دوو جوابەینەوە. Yes you do. ئەگەر بشڵێ نەخێر No you don't. بەم شێوازە. ئەمە پۆزیتیڤەکەیەتی نەگەتیڤەکەی چییە؟ ئەگەر بانەرێ جواب بیتەوە Don't have to didn't have to. يعني have to don't take يچێتە پێشەوە بۆ نموناڵی You don't have to use your body to keep it healthy. Didn't have to هاتووەکە ئەبێتەوە بە have to
لبر ئەوەی کە didn't-مان هەیە. ئێستا لێرە have to کە ئەیکەی بەنەرێ چیەکەی don't ئەخەیتە پێشەوە. don't have to بەڵام had to ئەبێ بەچی didn't دائنێن. didn't ناتوانی بڵێ didn't had to بە هیچ شێوەیەک چونکە کە didn't هەبوو خۆی بۆ پاستە پێویست ناکە شتێکی تر بەکاربێنی کە حەقی بە پاستەوە هەبێ کەواتە had to ئەبێ بە didn't have to بەم شێوازە. Use don't have to, didn't have to talk about something that is not or is not necessary. ئێمە don't have to, didn't have to بەکارێنین بۆی باسی شتێ بکەین کە گرنگ نییە یان گرنگ نەبووە. You don't have to go to the gym or do a sport every day. تۆ پێویست ناکە بچی بۆ جیم و وەرزش بکەی یەکێ سپۆرت بکەی هەموو ڕۆژێک. باشە؟ چۆن نەرێمان کرد دۆنتماندانە. ئەگەر دۆنتەکە لابەری بکەیتەوە بە پۆزیتیڤەڵێکی you have to go to the gym or do a sport every day و بەم شێوازە. دوایەوە ئەم ئەکسرسایزەمان هەیە ئەمە بە یەکەوشی کارەکەین و لە دوای ئەمە من نەزانم هەر هەمووی تێگەن لەگەڵمە. blank you have to do lots of homework tonight. باسی ئەم شەو ئەکات. باسی ڕابردوو ناکات. کەواتە چی بۆ هەڵبژێرین؟ do have does. do ئەڵێ you باسی هیوشی نەکردووە لەبەرەوە does بەکار نایەنی ناشتوانی بڵێ have you have لەبەر ئەوە بابەتەکەمان خۆی do have to had toە یەکەم دانە دوی بۆ هەڵبژێرین. number 2 I blank help my mom clean the house today. زین کامیانی بۆ بە هەرسێکی تاقیەکەینەوە. I doesn't have to help my mom clean the house today. I has to help my mom clean the house today. I have to help my mom clean the house today. Subjectەکە ئایا. لەگەڵ ئایا بە هیچ شێوەیە doesn't to has بەکارنایە. کەواتە کامیانی بۆ بێ have to. لێرەیە ئەنووسین letter C. Number 3 Karen blank get up at 8 o'clock last Monday. دووشەممەی ڕابردوو. کەواتە بە شتێک هەڵبژێرین کە حەقی بە پاستەوە هەبێ. doesn't نابێت بۆ presentە have toش ئاین بە هەمان شێوە کەواتە had to. Karen had to get up at 8 o'clock last Monday. Had to. Letter B. Number 4 Billy had to practice his guitar yesterday. Yesterday man هەیە کەواتە بە شتێ بێ حەقی بەڕابردووە هەبێ. does has did. مادەم باسی ڕابردووە کات ئەبێ چی هەڵبژێرین did. Did Billy have to practice his guitar yesterday? Number 5 We blank tidy our bedrooms before we could go out to play yesterday. بە هەمان شێوە باسی ڕابردووەکە باسی دوێنەیەکات. زین کامیانی بۆ بێ we doesn't have to لەگەڵ ویا doesn't بەکار نایە. We had to tidy our bedrooms before we could go out to play yesterday. We have to tidy our bedroom before we could go out to play yesterday. We have to or we had to. We had to tidy our bedrooms before you could go out to play yesterday. Madam باسی دوێنەیەکات بی بۆ هەڵبژێری. Number 6 The boys blank washed the dish last night because their mom had already washed them. ئەڵێت چی؟ زین کامیانی بۆ بێت. پێش هەموو شتێ بزانن بۆ ئێستا یا ڕابردووە. last nightمان هەیە کاتە حەقی بەڕابردووە هەیە. the boysیشمان هەیە کوڕەکان. ئەڵێ چی؟ The boys didn't have to wash the dishes last night because their mom had already washed them. The boys had to, the boys don't have to. Don't بەکار ناهێنین لەبەرەوەی بۆ ڕابردوونیە دوانمانە منێتەوە. Didn't have to, had to. زانین کامیانی بۆ بێ. ئەگەر بڵێ had to دانەی بیدا بنەی واتاکەی بە کوردی چی لێیە؟ ئەڵێ کوڕەکان ئەبووە قاپەکانیان پشتایە دوێنێ لەبەرەوەی دایکیان دەست بەجێ قاپەکانی شت بوو. نە ئەبووە بیان شتایە. لەبەرەوەی دایکیان شت بووی کەواتە نەگەریڤەکەی بێ بەکاربێنی. The boys didn't have to wash the dishes last night because their mom had already washed them. کەواتە کامیانی بۆ بێ A.
Write questions and answers about Anna. ئەم کچە ناوی ئانایە. لیستێکی هەیە. To do ئەو شتانەی کە ئەبێ بیکە. Feed the fish ئەبێ بیکە. Clean the floors نایکە. Do a first aid course نایکە. Send an email ئەوانەی تکی لێ دراوایکە ئەوی کراسیشە نایکات. اینجا تۆ پرسیارەکەی لەبەرەوەی ئانا کچە بەدەست پرسیارەکەی لە جیاتی بڵێ do بۆ تۆ باسی ئەم ڕۆژەکەی ئەڵێ today کەواتە بۆیە بەدەست پرسیارەکەی ئەگەر باسی ڕابردووت کردایە بۆ نمونە بڵێ ئەبۆیە ئانا خواردنی بایە بە ماسێکان ئەو کاتاوە did بەڵام مادەم پرێزنتە و باسی ئێستاکەی ئەڵێ چی does وەک چیشە دەست بەکارێنی Does Anna have to feed the fish today? Yes, she does. Number 2. Does Anna have to clean the floors today? Does Anna have to clean the floors today? No, she doesn't. No, she doesn't. سێم چوارم پێنجەم شەشەم واتە ئەم چواردانەیە ئەم چواردانەیە هۆمۆرکە بۆ خۆتان ئەبێ لەسەر دەفتەرەکانتان بینووسنەوە ئەوەی کە منیش بۆم کردن ئەوەش بە هەمان شێوە کۆپیکەنە سەر دەفتەرەکەتان لە دوای ئەوە ئەم چوارش بۆم ئەکەن بە پرسیار و وەڵام بەم شێوازەی کتێبەکە هەروەها لە سەر دەفتەرەکە بە جوانیان نووسن page 83 number 4 اینجا دەستەکەن بە ئەکسەرسایزەکە Listening 80. Listen and read. Just breathe. The movement of your blood through your heart and around your body is called circulation. The process of circulation is fast. It takes less than a minute to pump blood to every part of your body. 1. When you breathe in, oxygen goes into your lungs. 2. Blood from your lungs fills with oxygen and moves into the left side of your heart. 3. The left side of your heart pumps the blood with oxygen in it out through tubes called arteries. Arteries carry blood away from your heart to your body. 4. Your body takes the oxygen out of the blood and uses it to stay healthy and strong. We need oxygen for everything we do, moving, growing, speaking and thinking. If we do not have oxygen, we cannot live. 5. When your body uses the oxygen from your blood, it makes carbon dioxide. Your body doesn't need this carbon dioxide, so the blood takes it away. Other tubes, called veins, carry the blood with carbon dioxide in it back to your heart. 6. The blood from your body goes into the right side of your heart. 7. The right side of your heart pumps this blood into your lungs. Your lungs remove the carbon dioxide from the blood. 8. When you breathe out, the carbon dioxide goes back into the air. Remember, all this happens in about a minute, and all you have to do is breathe. زانین واتای ئەمڕینە چییە؟ Just breathe تەنها هەناسەبە. The movement of your blood through your heart and around your body is called circulation. جوڵەی خوێن بەناو دڵت و بەناو هەموو لەشتا پێوترێ circulation واتە سوور. The process of circulation is fast. پرۆسە یان قۆناغەکانی circulation زۆر خێرایە. It takes less than a minute to pump blood to every part of your body. چییە؟ ئەڵێت It takes less than a minute لە دقەیەک کەمترە بات بۆ ئەوەی ئەم خوێنە پاڵ پێوە بنێ بۆ هەموو بەشەکانی لەشێ. When you breathe in, کاتێک هەناسە هەڵەمژی, oxygen goes into your lungs. Oxygen ئەچێتە ناو سیەکانتەوە. Blood from your lungs fills with oxygen and moves into the left side of your heart. خوێنی ناو سیەکانە پڕە بێ لە ئۆکسجین و ئەڕوات بۆ بەشی چەپی دڵە.
The left side of your heart pumps the blood with oxygen in it out through tubes called arteries. بەشی چەپی دڵە پاڵ بە خوێنەکەەوە ئەنێ لەگەڵ ئۆکسجینەکەیە ئەیبا بۆ کوێ بەناو تیوبێکە ئاڕوات پێیانەوترێ ئارتری کەواتە ئیشی ئارتری چییە؟ Arteries carry blood away from your heart to your body. Arteries چی ئەکات خوێن ئەبات لە کوێوە بۆ کوێ لە دڵەوە بۆ جسمە بۆ گیانە. Your body takes the oxygen out of the blood and uses it to stay healthy and strong. گیانی تۆش جسمی تۆش ئۆکسجینەکەی لێ دەرەکات لە خوێنەکە یعنی take the oxygen out of the blood ئۆکسجینەکەی لێ دەرەکە و بەکاری هێنێت بۆ ئەوەی چۆن بمێنیتەوە بۆ ئەوەی تەندروست و بەهێز بمێنیتەوە. We need oxygen for everything we do. ئێمە ئۆکسجینمانەوە بۆ هەموو شتێکەکەین بۆ جوڵە بۆ گەشە بۆ قسەکردن بۆ بیرکردنەوە. If we don't have oxygen, we cannot live. ئەگەر ئۆکسجین نەبێ ئێمە ناتوانین بژین. When your body uses the oxygen from your blood, کاتێک گیانی تۆم ئۆکسجینە بەکارێنە لە خوێنەکەتە it makes carbon dioxide. کە ئۆکسجینی بەکارهێنا دوایەوە دوانۆکسیدی کاربۆنمان بۆ دروست دەبێ. Your body don't need this carbon dioxide. گیانی ئەمە جسمێمە پێویستی بە کاربۆن دایۆکساید نییە. So the blood takes it away. بە هەمان شێوە خوێنەکە کاربۆن دایۆکسایدەکەشمان بۆ دوورەخاتەوە. Other tubes called veins تیوبێکی ترمان هەیە ناوی veinە. ئیشی vein چییە؟ Veins carries the blood with carbon dioxide in it back to your heart. Veins چیەکە؟ خوێنەکە و کاربۆن دایۆکسایدەکە کە لە ناویەتی ئەیباتەوە بۆ دڵە. The blood from your body goes into the right side of your heart. خوێنەکە ئەم جارە ئەچێ بۆ بەشی ڕاستی دڵە. لێرەیە هەموو ژمارەکان هەموو قۆناغەکانمان هەیە کەواتە لە نمبر 6 کوان نمبر 6 ئەمەتانە خوێنەکە چیەکات ئەچێتەوە بەشی ڕاستی دڵە. The right side of your heart بەشی ڕاستی دڵیشە pump the blood into your lungs. پاڵی پێوە ئەنێ بۆ سیەکانە. Your lungs remove the carbon dioxide from the blood. سیەکانیشە carbon dioxide دەرەکا لە خوێنەکە. When you breathe out کاتێ هەناسە ئەیەیتەوە the carbon dioxide goes back into the air. Carbon dioxideش ئەچێتەوە ناو هەوا. Remember, بیرە بێ. All this happens in about a minute. هەموو ئەمانە ڕوئەیە لە تقریباً لە ماوەی دقەیەک. گوتمان کەمتر لە دقەیەکیش. And all you have to do is breathe. ئەوەی کە تۆ لەسەرتە تەنهاوەیەکە هەناسە بێ. لە دوای ئەو number 3 ئەم پرسیار و وەڵامانەمان هەیە. Read again and write the answers. بخوێن و جوابەکان بنووسە. Is circulation slow? Circulation خاوە? No, it isn't. ناخێر خاو نییە. Number 2. Does blood from your lungs ئایا خوێنی سیەکانە go into the right side of your heart ئەچێتەوە بۆ دڵە بۆ بەشی ڕاستی دڵە؟ جوابەکەی سێرەکەین لەسەرەوە لەوێوە ناچێت ناخێر کەواتاڵێکی no it doesn't. No, it doesn't. Number 3. Do arteries carry blood away from your heart? ئایا artery خوێن دوورەخاتەوە لە دڵ؟ سێری artery کەن لەسێرەوە نووسراوە arteries carry blood away from your heart to your body. کەواتە ئەڵێم چی؟ Yes, they do. Yes, they do. Do veins carry blood back to your heart? ئایا veins خوێن ئەباتەوە بۆ دڵ؟ لەسەر veins سەی خوێنینەوە لێرە جوابەکەی چییە؟ بەڵێ کەواتە yes they do بە هەمان شێوە. Number 5. Do your lungs remove carbon dioxide from your blood? ئایا سیەکانە کاربۆن دایۆکساید لە خوێنەکە لا ئەبەن؟ بەڵێ وتمانە چێتەوە بۆ سیەکان کاربۆن دایۆکساید لێ لا ئەبەن کەواتە ئەڵێ چی؟ Yes, they do. Yes, they do. And the last one.
does oxygen go into the air when you breathe out أي أكسجين شتنا هوا كتو هناسة أيتوا نخير إما كهناسينا دون أكسيد كربون شتدرو كربون دايوكسيد شتدرو كواتالي no it doesn't لدوي أوا grammar friend كتان pages 68 Footballers have to work hard أواني ياري فوتبولا كان أبزور بسختي كارب كان يعني ما بستوي خوان هلا كان أحمد plays football in England أحمد ياري تقولي كال England Duncan Brown asked him some questions Duncan Brown كم برساركي لكرت Duncan قالت أحمد You've been playing football in England for 5 years ما يبين صالة لإنجلند ياريكي Did you have to work hard to get there to زرخوته هلا كرتابة مبكي Yes I did أي شاء بلا زور It was very hard زوق رزبو I had to practice every day هم روجة قبوايا راهنانو مشقم كرده Do you still have to practice every day to استاش أبد هم روجة مشق رانان كي I don't have to play every day من هم روجة بيس ناكا ياري بكم But I have to stay healthy بلا ما بيت هندروز بمن ما Yes, footballers have to be very strong بله ياري زانا كان أبي زور بهزبن Do you have to eat special food تو بخواردني تايبت بخوي I didn't have to eat special food when I was younger هیچ خواردنی که تایبت منا خوار یا پیسم بونه بخواردنی تایبت بخوم که گنج تربوم But I do now بلام استا بله We have to eat lots of good healthy food اما به خواردنی زوری باش و تندرست بخوین because we have to be strong and fast لبره به بهز بینو خیره بین که پرسری لیکات بونمونا لیراله Did you have to work hard to get there باسی رابردووکا بوی بدت پرسیارکاله ئاهاتۆ با زۆر خۆت هیلا کتابە مە بگەی بدت پرسیارەکە ئەحمەدیش بدت جوابایەتەوەڵە yes I did لەرە باسی ئێستاکە بە دوو پرسیارەکە Do you still have ئەڵێ ئاهاتۆ ئێستاش ئەبێت هەموو ڕۆژێ practice بکەی کەواتە کە دتمان هەبوو بۆ رابردووە کە دووشمان هەبوو بە دووش پرسیارمان کرد بۆ presentە ئەم بابەتەم لا کلاس بووگەکە بۆ شرحکردن لا گرامە فرەندیش بە هەمان شێوە دووبارە بۆتەوە و یاساکانی نووسیوە We use have to base from ئێمە have to verbەکە بە بیسی بەکارەهێنین to talk about something someone must do بۆی باسی شتێک بکەین کە کەسێک ئەبێت بیکات We have to eat healthy food ئێمە بە خواردنی تەندروست بخۆین I had to practice every day ئەبوایە من هەموو ڕۆژێ practice بکەم لێرە هاتمان هەیە ئەمە یاساکەی بۆی نووسیوی کە چۆن بەکاری بێنی ئەنجا ئەژڵێ دوو کە نۆتمان خستە سەری بۆ نمونە ئەڵێی چی کە ئەبێ بە don't باشە دوو کە نۆتە خستە سەری ئەبێ بە don't ددەکەش کە نۆتە خستە سەری ئەبێ بە چی ئەبێ بە didn't نێگەریڤەکەی چۆنە ئەڵێ بە نێگەریڤی بەکاری هێنین بۆ ئەوەی باز لەو بکەین کە شتێک that isn't or wasn't necessary گرنگ نییە یا گرنگ نەبووە I don't have to play every day I didn't have to eat special food when I was younger چۆن پرسیارەکەین دووەکە و ددەکە ئەخینە سەرەتای ڕستەکە دوای ئەوە have to داوانین و چیەکەین verbەکە بە بێوەی هیچ شتێکی لەسەر بێ بە بیسی eat to work بەچی پرسیاریشی کرد بەوە جوابیتەوە بۆ نمونەڵی do you have to eat special food کە جوابیتەوە yes we do no we don't Did you have to work hard to get there yes I did no I didn't دوایە و ڕاهێنانێکمان هەیە زۆر ئاسانە ئەڵێ چی write the words in the correct order to make sentences ڕێکی بخە بۆی سنتەنس دروستکەی number 1 خۆی کراوە number 2 تان بۆەکەم لە دوای ئەوە بێ بە homework بۆ خۆتان ئەڵێن چی Molly and Bella have to study hard باشە
Molly and Bella have to study hard. ئەوانەی دوای ئەمەش هۆمۆرکە بۆ خۆتان ڕێکی بخەن و have to بەکەیان هاتوو بەکاربێنە بە پێ شێوازەیکە خۆی بۆی داناوی. ڕاهێنانی دوای ئەو ئەڵێت complete the negative sentences use have to. ئەم سنتەنسە نەگەریڤانە تاوا بکە و have to بەکاربێنە. 4 تەمەنی یاوە لە هەر تەمەنێکە لە هەرێکێکیانە چەند زانیاریەکی پێوتوین لەسەر ئەحمەد. لێرە ما بێ سنتەنسی نەگەریڤ بنووسین. Number 1 Ahmed didn't have to travel much when he was 15. خۆی ئەمە پێەیە فەربەکەش دایەتێ تۆش didn't یان doesn't بەکارەهێنی. ئەگەر باسی ڕابردوو بکات didn't، ئەگەر باسی ئێستا بکان ماوی تیا بێ doesn't بەکارەهێنی. بۆ نمونە Number 2 خۆم بۆتان شیکارەکەم ئەڵێم چی ئەحمەد didn't have to فەربەکە چیە eat. Eat نووسیتەوە وەکو خۆی. Ahmed didn't have to eat special food when he was 60. مادەم باسی ڕابردووەکەی didn't مان بەکارهێنا. Number 3 و 5 و 6 homeworkە. Number 4 خۆم بۆتانەکەم. Every day now باسی ئێستاکە کەواتە ئەڵێ ئەحمەد ئەڵێ سنتەنسی نەگەتیڤ بنووسە. Doesn't have to practice. Ahmed doesn't have to practice every day now. بەم شێوازە لێرە مادەم ناومان هەبوو practice مادەم ناومان هەیە doesn't مادانە بەڵام لێرە مادەم ئەڵێ when he was 60 کاتە 16 ساڵ بوو didn't مادانە. لە number 11 سێم و چارەم و پێنجم هۆمۆرکە دووەم و چوارەم خۆم بۆتانەکەم. چیەکەی پرسیار دروستەکەی. Special food when he was 19 eat. باسی ڕابردووەکە کەواتە ئەڵێن چی did Ahmed have to eat. Did Ahmed have to eat special food when he was 19 بە did پرسیارەکەی. بەڵام لە number 4 مادەم باسی ناو ئەکات بەچی پرسیارەکەی مادەم کوڕە نابێ بڵێ do لەبەرەوەی do بۆ I, we, they, you. بەڵام بۆ هیوشی و ئێت بەچی پرسیارەکەین لە جیاتی تو does کەواتە does Ahmed have to practice every day of the week now باشە بەم جۆرە لەمەی خواری خوارەوەشە جوابی پرسیارەکانی 11 نەیتەوە. بۆ نمونە من دووەمەم هەڵ کرد did Ahmed have to eat special food when he was 19 کاتێکە 19 ساڵ بوو خواردنی تایبەتیە خوارد بە دت پرسیارمان کردووە ئەنجا زانیاریەکانە خوێنینەوە بۆمان دەرەکەوێت کەوانە بووە کەیاکانەی خوارد و کەواتە ئەڵێن no he didn't لا number 4 ئیشا does Ahmed have to practice every day of the week now ئایا هەموو ڕۆژێکە بێ practice بکات ئەڵێ چی no he doesn't. مادەم بە دەست پرسیارە کردووە بە دەست جوابیتەوە ئیتریشان بە دت پرسیارە کردووە بە دت ئەبێ جوابیتەوە. شەرت نییە هەمووی نەوە بێ تۆ زانیاریەکانە خوێنیتەوە هەنێکی تایە یەسە. ئەوانەی کە من کردومە ئێوە سوودی لێ ببینن ئەوانەی نەم کردووە هۆمۆرکە بۆ خۆتان. Grammar Friend ریڤیوی سێەم ئەم ریڤیوە دەربارەی یونتەکانی 7 و 8 و 9 بۆیە بزانی کە لەم سێ یونتە تێگەیشتووی لاپەڕە هەفتە و یەک هەروەها لاپەڕە هەفتە و دوو هەفتە و سێ شیکارەکەیت. ئەمانە هەر هەمووی ڕەبتی بە گرامەری کلاس بگەکەتەوە هەیە هی یونتی 7 8 9 لە هەر یونتەکە دوو بابەتی گرامەرمان هەیە. یونتی 7 دوو بابەتی تیابوو 8 دوو بابەتی تیابوو 9 دوو بابەتی تیابوو کەواتە تۆ بەم ریڤیوە مراجعی 6 بابەتی ڕێزمانەکەیتەوە هی یونتەکانی 7 و 8 و 9 بە جوانی بیری لێ بکەرەوە وەڵامەکان بەڕاستی دروستی بنووسە هەر هەمویان زۆر ئاسانن لەوانەیە پێویست بە مراجعەیەکی بچکۆلانە بێ سەیری کتێبەکە و یا دەفتەرەکە بکەیتەوە بەڵام هەمویان زۆر ئاسانن تکایە زۆر بە جوانی بیکەن لەبەرەوەی ئەم ریڤیوە زۆر گرنگە لە لای من چونکە مراجعەی بەشێکی کتێبەکەتە. دانا بدانا بۆتان چێکەکەم و بۆی بزانم وەڵامەکانتان بەڕاستی کردووە
و ئەگەر ئیشەڵا مەکتەبیش بکرێتەوە دەرەجەی لەسەر ئەبێت ئەم هۆمۆرکەتان و هەموو هۆمۆرکەکانی تریش بە هەمان شێوە بەڵام ئەمەیان تایبەتترە لەبەرەوەی ریڤیوی 3 یونتە وەکو ئیمتیحانێک وابێت بۆ ئێوە ئەم هۆمۆرکەیان. هەر پرسیارێک دیشتان هەبوو ئەتوانن لە کۆمنت پرسیارەکانتان بنووسن. بێجگا لەم 4 لاپەڕەی گرامە فرەند 2 لاپەڕەی وەرکبووکیشمان هەیە. Unit 9 Lesson 4 and 5 لە وەرکبووکەکەتانە Unit 9 یونتی 9 وانەی 4 و 5 Lesson 4 and 5 شیکار بکەن کەواتە 4 لاپەڕەی گرامە فرەند 2 لاپەڕەی وەرکبووکەکەتان لەگەڵ لە گرامە فرەندا پێش ئەو 4 لاپەڕەیە لاپەڕەیەکمان هەبوو خۆم نێوەیم بۆ شیکارکردن نێوەی بۆ خۆتانە هەروەها لە کلاس بووکەکەشتانە 4 سنتێنس مەویست 4 پرسیار و 4 جواب لە شەرحەکانە باسم کردووە تکایە هەموو هۆمۆرکەکان شیکار بکە و بۆم بنێرە و ناوی خۆتی لەسەر بنووسە. بەم شێوەیە هاتمە کۆتایی وانەی ئەم جارەمان هیوادارم سووتان لێ بینی بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و بای بای.